بینەرانی خۆشەویستم کاتتان شاد جارێکی تر خۆشاتن بۆڵخە زنجیرەوە توژەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا لە بەڕامەی ئەمڕۆمان ڕوودەکەنێ لای کاک شەریفە بەهروز نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئیران لە ئەمریکا و کەنەدا. کاک شەریف زۆر خۆشاتی. سپاس بێ وەش کاکزانی کە لەو بەرنامەدا بەشدارتان کردم. کاک شەریف ئەمڕۆ هەرگەلی کورد نییە کە بوو مافەڕەوەکانی تێدەکۆشت، بەڵکو لە سەرانسەری جیهان ئەو جورە بزوتنەوانە هەیە، وەکو باسکەکان لە ئیسپانیا، فلێمشەکان لە بەلجیک و هەروەها لە لای خۆدانیش کۆبک هەیە. حەزەکەم بزانین جێوازی لە دیوان کێشەی کورد و ئەم وڵاتانە چییە؟ دیارە بۆ سەرکی باسەکەوەی کە هەر نەتەوەیەک هەر خەڵکێک کە خوازیاری دابینکردنی مافی سەرەتایی و مافی نەتەوەی خۆی بێ حەقی خۆیەتی مافی خۆیەتی کە بۆ گەیاندون سەسمانیە و مافانە خەبات و تێکۆشان بکە. خەبات و تێکۆشان لە درێژای مێژوو دابینیمانە هەمیشە ئەو کەسانێک کە خوازیاری مافی خۆیانن هەمیشە لە حول و تەقلای ئەوەدانەکە ئەو مافانە بەش کەمترین نرخ بە ئاسانترین شێوە دەست بەسەر بکەن. بەڵام ئەوانەی وا کە مافەکانیان زەوت کردوون، ئەوانەی کە مافەکانیان پێشێل کردووە هەمیشە لە عولی ئەوەدانەکە ئەو مافانە پێش لەوە بگرن کە ئەو مافانە بچەسپێەوە ئەو خەبات و تێکۆشانش کە ئەو نەتەوە چەساوانایە و خەڵکی کە چەساونەتەوە بۆ ئەوەی دەکەن کە چمنەتەوەی حاکمیە خەڵکی حاکمیە کۆمەلگای حاکم ئیزنی پێنادا. بەڵام ئێمە بە درێژایی مێژولانێکم لەسەر سڵای ڕابردوودا بینیمانەکە ئەو وڵاتانەی کە کەم و زۆر مەجای قسەکردن و مەجاری داواکردن بۆ مافەکانیان و هەروەها هێنانە گۆڕی باسەکان هەیە کەمتر لەگەڵ هەم بە کەمتر بە تونند و تیژی لەگەڵ ئەو کەسانی داوای مافەکانیان دەکەن هەڵسوکەوتیان کردو ئەو کەسانی کە داوای مافەکانیشان دەکەن تووشی شێوە و شکلی تونند و تویش بوونە. بۆ وێنە باسی کۆبەکت کرد، باسی زۆر وڵاتانی تر لە ئوروپا کە خەڵکەکان خوازیاری مافی خۆیان بوونە ئەوانە چم حکوومەتی حاکم ئەو خەڵکانێک کە بڵێن ئەکسەرێتیان هەیە ئەو خەڵکانێکە ئەو حکوومەتێک کە حکوومەتیان بەسەردا دەکە ئەوانە بە شێوەیەکی زۆر نەرم و هێمنانە لەگەڵ ماف و داخوازەکانی ئەوان هەڵسوکەوتیان کردو بۆیە دەبینین کە بە هەمان شێوەش کەمتر وابینیمانەکە ئەو کەسانی کە داوای مافی خۆیان دەکەن ڕویان لە شتی تونوتیش کردوێ کەوا بوو دەتوانم بەو نەتیجەیە بگەم کە شێوەی خەبات بۆ دەستەبەرکردنی ماف و ئازادەکانی خەڵکێک زۆرتر ئەو کەسە دیاری دەکات ئەو کەسانەیە ئەو کۆمەلگایە دیاری دەکات و حکوومەتانە دیاری دەکەن کە لە قۆناغی هەوڵدا مافەکانە لێ زەوت کردوونە و دەتوانم بڵم جیاوازی ئێمە یا جیاوازی زۆر وەک کورد کە ئێمە داوای مافی خۆمان لە کوردستانی دابشکرا و لە نێو چوار وڵاتدا دەکەن یا هندێک لە شوێنەکانی تریش لەگەڵ وڵاتانی وەک ئوروپا و ئەمریکای باکووریش لەوەدایە کە لە وڵاتانی مە بەداخەوە بە درێژایی مێژوو و بەتایبەتی لە مێژووی مدررنی ئەو وڵاتانە کە پێکهاتوونە ئازادی دموکراسیان بەخۆوە نەبینەوە نەتەنیا مافی کوردیان نەداوە بەڵکو مافی ئەو خەڵکانێک کە خۆشیان خۆیان بەخاوەنیوان دەزانن مافیوانیشیان زەوت کردووە. لەبەرچی گەلی وەکو کورد دەستی بە شەکداوەوە یاخۆ دەبینین لە کۆڵمبیا، بەڵام بینین لە کەنەدا و یاخود لە ئیتالیا و یاخود لە بەلژیک بە شوەیەکی دیبلۆماسیانە هەوڵەدەن مافەکانیان بەدەست بێنن. بەگشتی دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەو کەسێک کە داوای مافەکانی دەکا دەتوانم بڵم ئەو ڕێکخرا و ئەو تەشەکول و ئەو ڕێخستنێک کە داوای ئەو ماف و داخوازیانە دەکا زۆرتر لە چمە بناو ئیدۆلۆژیەک سەرچاوە دەگرێت. ئێمە بینیمانەکە لە ئەمریکای لاتین زۆر ڕێکخرا و زۆر تەشەکولی مافخوازی هەبوونە، بەڵام زۆر بناخە و بچەکیان لە هندێک ئیدۆلۆژی دەتوان بڵم توندی چەپیدایە کە دایانهەوێت لە ئەسلدا بە داواکردنی مافەکانیان بە کولی ئیدۆلۆژی وڵاتێک بگۆڕن و شتێکی تر بێنە سەرپا و دەبینین کە لەو خۆناغەدا هندێک چەلیش ئەو ڕێکخراوانە بوونەتە باعیسی ئەوەی کە خودی ئەوەی کە شەڕ دروستکەن. بەڵام هەروەک پێشتر ئاماژەم پێکرد شێوەی خەبات زۆرتر بە زۆربەی کاتەکاندا ئەو کەسانە دیاری دەکەن حاکمان دیاری دەکەن کە ئەگەر حاکمان لەگەڵ ماف و داخوازەکانی ئەو خەڵکانێک کە سەرکوتیان کردوونە لە ژێرپیان ناون ئەوان بێن بە شێوەیەکی مرۆڤانە و بە شێوەیەکی سەردەمیانە هەڵسوکەوتیان لەگەڵ بکەن. بێگومان ڕێگای تونوتیژیش لە زۆر لاوە دەبەستێتەوە، ناڵم بە کولی دەبڕێتەوە بەڵام کەمتر دەبێتەوە و لە نسبەتی کوردیش دابینیمانەکە لە سەردەمی لە مێژووی سەردەمدا ئەو نمونەمەم بینیوە کە
کورد بەردەوام حولی داوە کە کێشەی خۆی بە شێوەیەکی ئاستی خوازانە چارەسەر بکە بەڵام بەردەوام بۆ دیفاع لە خۆی بۆ دیفاع لە مان و نەمانی خۆی لە خاک و نیشتمانی خۆی دەستی بۆ بە ناخۆش بۆ چەک بردووە کە بتوانێت دیفاع لە کەرامەت و لە نیشتمانی خۆی بکات. ئایا سیستمی ئەو وڵاتە ئازادی لە وڵاتە کاریگەری هەیە لە بەرامبەر ئەو ملەتەی کە لە پێناوی مافەکانی خەبات دەکات؟ بێگومان ئەگەر ئازادی لە وڵاتە هەبێت مەسەرەن بۆ وێنە ئێمە دەبینین کە لە وڵاتی ئەمریکا ڕەشپێستەکان بۆ مسەوگەرکردنی مافەکانی خۆیان خەباتیان کردووە لە وڵاتە زوڵمیان زۆران لێکراوە بە ژێوێکی زۆر ڕەگەز پەرستانە هەڵسکۆتیان لەگەڵ کراوە بەڵام بینیمانە کە لە نێو حاکماندا لە نێو بەشی دەسەڵاتدا هەمیشە ئەو بۆچوونە هەبووە سەر ڕاوێکە لە نێو کۆمەڵگادا بەدژی دابنکردنی مافەکانیان بوونە بەڵام لە سەتحی حکوومەتدا لە سەتی سەڵاتدا بینیمانە کە شێوەیەکی زۆر نەرمی هێمنانیان گرت پێشەوە توانیوانە بە خۆپێشانێکی زۆر هێمنانەوە هەروەها داخوازایەکی زۆر ڕێک و پێک بتوانن داخوازی خۆیان ئاراستی دەسەڵات بکەن کە بینیمان لە ئێستا کە سەرۆکۆمارە وڵاتە ڕەشپێستە بەڵام لە وڵاتانی تریش بە پێچەوانە لە وڵاتی وەک ئێران تورکیا سووریا و عێراق کە کوردی تێدا جێکراوەتەوە دەبینین کە نەک تەنیا بە نیسبەت کوتەرەوەک پێشتر ئاماژەم پێکرد بە نیسبەت نەتەوەکانی تریش زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە هەڵسوکەوت دەکەن و هیچ دەتوانم بڵم ڕێز و احترامێک بۆ ئازادی و بۆ مافی سەرەتایی مرۆڤەکان دانێنەوە ئەوە دەتوانم بڵم سەرچاوی گرفتەکانە کە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێکەوتووە و بە تایبەتی ئەو هەلومەرجێک کە کورد تێدایە کە بەداخەوە کارەساتی وەک عەڵەبجە و زۆر شتی ناخۆشتری و لێکەوتوتەوە کە ئەگەر بێت و حاکمان دەسەڵاتدارانی زاڵم بە شێوەیەکی تر بە جۆرێکی تر بیریان کردباوە و بە شێوەیەکی تر لەگەڵ ئەو کێشە هەڵسوکەوتیان کرد بە ئەو شتانە ڕووی نەدابات. ئەمڕۆ دەبینین کوردستان دابەشکراوە بە نیوانی ئەو وڵاتانەدا ئەلبەتە تورکیا لەگەڵ ئیران هێشتا جیوازیی هەیە چونکە سیستمێکی پەرلەمانی هەیە تا ڕادەیەک ئازادی هەیە تو لەو بڕوایدا ئەگەر ئەو ئازادیە هەبوایە لە ئیران و یاخۆد لە تورکیا ئیتر کورد پێوەستی نەکردەوە دەست بە شەک بدات؟ دیارە هەر شێوە خەباتێک لە مەقتعی خۆیدا لە قۆناغی خۆیدا لەوانەیە بە کاڵک بووە بەڵام بۆ ناشکرێ تۆ بڵێ ئەوڕۆ شێوە خەباتێکم هەڵبژاردووە کە تا ئەبد من ئەو شێوە خەباتە ئەگەر وەختی بەسەر چوودی تازە جارێکی تر من تاقی ناکەمەوە مەسەن بۆ نمونە دەبینی زۆر وڵاتی پێشکەوت و زۆر وڵاتی دیموکراتی دنیا پێویستیان بە چەک و کەرەسەی نظامی و شەرکەری هەیەکەوە بوو هەر خەڵکێک بۆ دیفاع ئەگەر هاتوو ئەمە لە قۆناغێکیدا بتوانین ماف و ئازادەکانی خۆمان مسۆگەر بکەین دەستبەر بکەین پاشانیش ئەمە پێویستیمان بە هێزی نظامی و بۆ دیفاع لە چیان و نیشتمانی خۆمانە بەڵام پرسیارەکە لە بەراوردکردنی دوو شێوە سیستمی سیاسی بێگومان ئەگەر ئەمە ناڵین لە تورکیا ئازادی هەیە بەڵام ئەگەر بێنین کوردی لە دەرهاوین و هیندێک شتی تریش دەتوانم بڵام سیستمی سیاسی تورکیا تا ڕادەیەک توانیوتی وڵام لە ناوچەدا بەراوردکەن وڵاتانی تر نەک لە وڵاتانی ئوروپایی تا ڕادەیەک توانیوێتی وڵام دەریویست و داخوازەکانی خەڵکی نەتەوەی تورک بێ بەڵام بۆ کورد ئەو مەجالنەوە بەڵام ئێستا دەبینین کە بەو ئاڵو گۆڕانێک کە لە نێو سیستمی سیاسی تورکیادا پێشێ بە تایبەتی بۆ دوورخستنەوەی دەسەڵاتی نظامی بەسەر دەسەڵاتدا دەبینین کە وردە کوردیش لەو مەجالە کەڵک وەردەگرێت کە بتوانێ ئەو ماف و ئازادانێک کە بۆ منەتەوەی تورکیشەیە بتوانێت لەو کاناڵان لەو ڕێگایانە کەڵوەری کە بتوانێت یاسا و دەستورەکانی ئەو وڵاتە بە خازانجی خۆی بگۆڕێ و دیارە ئاڵوگۆڕیش لە ناوچاتوودا ئاراوە بەڵام بە پێچوانە وڵاتێک دەبینی وەک ئێران کە ئێران نەتەنیا سیستمی سیاسیەکەی هەر بۆ نەتەوەی فارسی یا بۆ نەتەوەی تورکیا بۆ نەتەوەی عەرەبیا کورد هیچ جێگایەک هیچ شتێکی تێدانیا هیچ جێگایەکی نەهێشتۆتەوە بەڵکو وڵاتێکی زۆر سەرەڕۆیی بە سیستمێکی مەسهەبی وەلایەتی فەقی بەڕێ دەچێت کە پێی وایە دەبی نەفرێک کە لەخوا دەستور وەردەگرێت بەسەر ئەو خەڵکەدا ئەمر بکە ئەوانە بەگشتی دەتوانم بڵم لە سیستمی سیاسی ئێراندا بە تایبەتی کە نەتەنیا هەر بە دەردی فارسەکان دەڵم بۆتە معزەلێک بۆتە کێشەیەکی ئەساسی بۆ خەڵکی ئێران و بۆ خەڵکی ناوچە بۆ سەرتاسەری دنیاش کابوو دەونێوەداگەری کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتی بڵێن لەو بەشی کوردستان کە لە ئێراندایە زۆر تووشی هەلومەرجێکی زۆر سەخت بۆتەوە کابوو ئەو کەسان و ئەو لایەنانەی کە داوای مافی خەڵکی کورد لەو ناوچانش دەکەن بێگومان تووشی
کێشە و ناخۆشی و زۆر لەوەتر دەبنەوە بەڵام ئایا لە کوردستانی ئەو بەشێکە من حزبەکەمان نێونەرایەتی دەکا لەو بەشە ئێمە دەبینین کە بە درێژایی لانی کەم 30 ساڵی ڕابردوو تەمەنی ئەو ڕژێمە ئێمە زۆر قۆناغی جۆرەمان تاقیکرێتەوە لە خۆناغێکدا ئێمە شەڕی چەکداریمان کردووە کە ئەو شەڕی چەکدارە هەروە پێشتر ئاماژەم پێکرد لەوەی سەرچاوە دەگرێت کە ڕژێم هێرشی دەکەێت سەر کوردستان و لەو هێرشکردنیانەیدا هیچ شتی نەدەپاراست ئێمە بۆ بەرگری لە ئەو خوێنانێک کە داومان بۆی کە شۆڕش بێتە دی ئێمە مەجبور بین بەرگری لێ بکەین و بۆ بەرگریش ئێمە تووشی شەڕێکی ناخوازیار کە کوشتن و بەرحاڵ ئاوارەی بەهدایان هەزار کەسی لەکەوتەوە و ئێمە پێماوە بوو کە ڕژیم لەوانەیە بێت بۆ قەنەعەتە بگات کە بێتە مافی کورد بدات چم ئەگەر بێت و هەر ئاوە کوردستانمان بۆ ئازاد کرد باە جێمان هێشت لەوانەیە ئاسانتر دەست پێ بەسەرگرات چم لە تەبیعەتی و ڕژیممان دەزانی بەڵام ئێمە دیفاعمان لە خۆمان کرد کە شاید ڕژیم بە چۆک دابێنین کە بتوانین قەنەعەتی پێ بڵین بەڵام بەداخەوە سەری نەگرت و ئێستاکانش ئێمە پێما وایە کە لە شەرایەتی ئێستادا باشترین شێوە بووە دەست بەسەرکردنی مافەکان هەر بە پێشتریش بە ئیمانمان پێ بوو بە شێوەیەکی ئاشتی خوازانە بە شێوەیەکی مەدەنیانەیە بەڵام هەروە پێشتر باسم کرد ئەو خودی ڕژیمەکەی کە دیاری دەکات خەڵک دەست بۆ چ شێوە خەباتێک دەبا و لە شێوەیە کەڵوەردەگرن بۆ کە مافەکان لە ساڵانی 60 بگرە هەفتەکان و هێشتاش و نەوەتەکانیش و ئیسەش هەندێک لیان هەیە خەباتی چەکداری جۆرە شێوەیەک بوو لە بەدیهێنانی مافەرە بنەڕەتەکانی گەلی کورد بەڵامی ئێستاکە نە هەر گەلی کورد بەڵکو بزوتەمەکانی تریش جۆرە مۆرکیان بەسەر دانراوە دراوە کە ئەمانە وەکو تورەریست تو چۆن دەڕۆینتە ئەم جۆرە بۆچوونە دیارە کۆمەلگای نێونەتەوەی بەگشتی لە حەول و کۆششێکی فراواندا بووە کە بتوانە پێش بە تونوتیژی لەلایەن دەوڵەتەکانەوە بگرێت و هاوکار لەگەڵ وەش پێش بەو لایەن و خەڵکانێک کە دەوڵەتەکان شەڕان لەگەڵ دەکەن بەوانیش هەم بدەن کە دەست لە توێژی هەڵبگرن و چەم توندتیژی لە هەردوو لایەنەوە زیاتر توندتیژی و ناخۆشی و کوشت و کوشتار دێنێ هیچ شتی باشی بەدواوە نییە کابوو کۆمەلگای نێونەتەوەی حەولی داوە کە جارێکی تر لێکدانەوە تعریفێکی تر لە شەڕی چەکداری و خەباتی توندتیژانە بکە ئەو دیارە خۆ هەندێک ڕووداوی نێونەتەوەی تریش هەبوونە کە بۆ وێنە ڕووداوی سەپتەمبەری 11 پێشەوەی کێشەی تۆریزمی کە زۆرتر پێناسە دەکرێت بە تۆریزمی بڵین ئاینی ئەو بەشی تونداژۆکەی بێگومان تعریفێکی یا بڵێن لێکدانەوەی گشتی لەسەر تۆر هەیە کە هەر کەسێکی هەر لایەنێکی کە تونند و توژی بخڵقێنە ئەوە کارێکی تۆرانی کارێکی ترسان نەتۆقانی خەڵکە کابوو ئەو کەس و ئەو لایەنانەش کە شەڕی چەکداری دەکەن بە جۆرێک کە هیچ ماف و پرەنسیبێکی مرۆڤایەتی لە بەرچاو ناگرن یا شەڕ لە بەرچاو ناگرن ئەوانش دەکەنە خانەی تۆریستیەوە بەڵام خۆدە و نێوەشدا لایەن و ڕێکخراوە هەیەکەنەکە دەنێ و سات و سەودای سیاسیدا دەبنە قوربانی ئەو شێوە لێکدانەوە و ئەو شێوە بۆ چوونانە مەسەلەن بۆ وێنە زۆر ڕێکخراوی کوردی هەنەکە سەرراوێکە کاری ئەو تۆشیان نەکردووە کە منفعەت و بەرژەوەندی وڵاتێک بخەوێتە ژێر مەترسیەوە مەسە وڵاتی شێوە ئەمریکا بەڵام ئەوانە خسراون تەنێ لیستەوە یا لیستی تورەرەوە یا هەندێک قانونی یاسای تر هەیە کە مەسەلەن بۆ وێنە لە ئەمریکا و لە کانەدا ئێستا زۆر ڕێکخراو لایەن کە لە لیستی تۆریستی داینە بەڵام وەختانێک شەڕی چەکداریان کردووە ئەوانە لەلایەن بەشی قەزایی و یالایەنی کە لەبات بەشی پەنابەری ئەو وڵاتەوە ئەو مۆرکیان لەسەرەکە ئەوانە چم شەڕی چەکداریان کردووە کابوو ئەو کردوان چێتە خانەی تۆریستیەوە و ئەو کەسانێک کە سەر بەوانیشن لەوانەیە بۆ هاتن و هاتشۆ بە وڵاتانە مشکل گفتیان بۆ بێتە پێشە بەڵام بەگشتی لێکدانەوە تعریفی ترۆر کە هەمان خوڵقانی ترس و دڵ ڕاوچێ بێ هەر لە جێ خۆیەتی و هەموو ئەولانە دەگرێتەوە لە سەحی نێونەتەوەیشدا سەر ڕاینەبوونی لێکدانەوەیکی هاوشێوە و هاوکار لەگەڵ وەش بەکردەوە عمل پێکردن لە هەموو لایەنەکاندا بەڵام بێگومان لەسەر شتێک ساغبوونەتەوە کە ئەو شێوە پێشگرتن بەو شێوە کردەوانە بتوانێت بەگشتی توند و تیژی کەم بکاتەوە
کە دەبینین ئێستا سەرراوێکە لە زۆر وڵات ناخۆشی هەیە بەڵام لە زۆر وڵاتیش مەسەن لە وڵاتانی ئوروپا لە ئیرلەند دەبینین کە تاڕادەیەک شەڕی چەکداری نەماوە لە ئیسپانیا باسکەکان بەو شێوەیە لە ئەمریکای لاتین بەگشتی دەتوانم بڵم شەڕی چەکداری زۆر کەم بۆتەوە دیاردەیتر هەیە وەک مەسەلەن قاچاق و ئەوانەکە هیندێک کارتێڵ وشت لە خەریکی و کارن بەڵام ئەوەی کە بزوتنەوە ڕزگاری خوازی بن مەسەن لە فلستین دەبینین کە پاش بدایان ساڵ شەڕی چەکداری و ئەوە دەبینین کە لانێکم ئەوەی کە نێونراتی خەڵکی ڕاستەقینی فلستین دەکات ڕاستەقینی خەڵکی فلستین دەکات مەسەن لایانی فەتح ئەوە دەبینین کە بە شێوەیەکی دیپلۆماسی و زۆر ئاشتی خوازانە خەریکە چارەسەر کێشەی خۆی لەگەڵ فلستین چارەسەر بکەوە بەگشتی کێشەی ئیستیمۆر چاو لێ دەکەینەوە زۆر کێشەی ترکە لە بەشی ئاسیای میانە وەک بڵین کوردستان و ئازەربایجان و ئەرمەنستان و ئەوانە دەبینین ئەو کێشانە بەگشتی نەماوە نەک بڵم کێشە لە دنیا نەماوە بەڵام بەگشتی ئەگە چاو لەو کێشانێکە پێشتر هەبوونە بە گرتنە پێشی هندێک هەم لەلایەن حکوومەتەکان و دەسەڵاتەوە هەمیش لەلایەن ئۆپۆزیسیۆن و ئەو کەسانێکە داخوازی ماف و ئازادەکانیان دەکەن ببینین بە چارەسەرکردنی ئەو کێشانە و هەروەها دەست تێوەردان و میانجگەریکردنی هندێک وڵاتانی تریش باحیز بۆ کە ئەو شەڕ و کێشانە کەمتر بێتەوە یالانی کەم بەس لێرەدا چ جوازیک دەبین لە بینی ڕێکخراوی وەکو بڵێن فارکی کۆڵۆمبیا و یاخود تیمۆرەکان و یاخود ڕێکخراوەکانی چەکداری کوردی چ لە کوردستانی ڕۆژهەڵات و یاخود لە تورکیا لەگەڵ مثلا کەسی وەکو حەمەس و یاخود بڵێن ئەڵقاعیدەیە چ جۆر جیاوازیەکە لە نێوان ئەمانەدا جیاوازی ئەساسەکە دەگەرێتەوە سەرەوەی کە ئەو ڕێکخراوانە نێونراتی خەڵکێک یا کەسانی دەکەن یاوەی کە کۆمەڵێکن کە لە دەوری هندێک بەرژەوەندی و ئیدۆلۆژی و شخصی و تا کەسی خۆیان کۆبوونەتەوە جا لەوەش ئەو ڕێکخراوانە کەڵک لە چ شتایە وەردەگرن کە بتوانن بە ئەما ئازادەکانی خۆیان بگەن مەسەن تۆ وێن فارکە تێناوە فارکە ڕێکخراوێکە کە گرۆگانگیری دەکا بارمتە دەگرێت قاچاقی مادە بێهۆشکەرەکان دەکات و زۆر بەڕاشکاوانش هەموو شێوەیەکی توندی تیژی دەگرێتە پێشکەوە کە بتوانێت بەو داخوازانە ئەویش نەوەک داخوازی خەڵکی بە هندێک داخوازی ئیدۆلۆژیش خۆی بگات لەلایەکی ترەوە دەبینین حەماس ڕێکخراوێکی ترەکە ڕێکخراوێکی ئەویش زۆر دەتوانم بڵم لە تەنیشت هێزەکیەوە فارک دایبنێک ئەویش بە ئیدۆلۆژیەکی زۆر ئاینیەوە بەتەمایە کە مافی خەڵکی فلستین دامی بکە بەڵام دەوێت وڵاتێکتر کە ئیسرائیلە لە بین ببات و لە واقعدا مافی بکاتەوە لە هەموو شێوەیەکی تەقینەوە و خۆتەقانەوە و شتی لەو چەشنەکەڵە وەردەگرێت لەلایەکی ترەوە ئەمە دەبینین کە ڕێکخراوی کوردیمان هەیە کە بەگشتی ڕێکخراوە کوردەکان دوو خۆیان لە هەموو شێوە بارمەتەگرتن و خۆتەقینەوە ئەوە لە فەرهەنگی خەباتی چەکداری یا خەباتی سیاسی کوردیدا بەگشتی نەبووە بۆ لە هندێک شۆنی تاق و تۆخکە کارهایە کرابێکە لەوانەیە زۆر تاسیری خراپشی لەسەر کورتە بێ بەڵام بەگشتی ئەگەر لێکدان ئەگەر بەگشتی بەراوەردیان کەم لەگەڵێکتر ئەو هێز و لایەنانێک کە نێونراتی خەڵک دەکەن و لە چ کەرەسەهاک وەردەگرن کە کەڵک وەردەگرن کە ماف و ئازادەکان و داخوازەکانی خەڵکی خۆیان دەست بەسەر بکەن دەست بەر بکەن ئەوە جیاوازەکەیە کە دەیبینین و لە ئێستا لە زۆر وڵاتی دنیاشدا دەبینین کە ئەو جیاوازانە دیارە هەر وڵاتە و هەر هێز و هەر ڕێکخراوەی تایبەتمەندی خۆی هەیە لەوانەیە باش نەبێت کە من بە هەمووی بەگشتیەوە بیان خێنینەوە کاتەگۆرێک بەڵام دەتوانم بڵم کە ئەوانە جیاوازی ئەساسیانن زۆر لە بۆختانانی کە دەخرێتە سەر ڕێکخراوێک و فارک دەخرێنە سەر مەسەڵان ڕێکخراوەکانی کوردستان چ لە ڕۆژهەڵات و یاخود لە باکوور کە ئێستا کە لەوەی شەڕی چەکداری هەیە کە گوایاڵێمان قاچاقچن خەڵکە کوشن باش ئەم ڕێکخراوانە لە هەمان کات نوێنەرەتی ئەگەر نە ملیۆنا هەزاران خەڵکەکەن چۆن نەتوانین تو ڕێکخراوێکی وەها مۆرکی تۆرۆریستی پێوە بنێنن یا قاچاقچی دیارە دەگرێت دەکەوێتەوە سەر خودی کردەوەی ئەو ڕێکخراوە خۆ ئەو وەختێک کارێکی ئاوا دەکەن هەر ئەوە نییە بڵێ بەبێ بەڵگەوە بێ هیچ دلیلێک ئەوە بکەن لەوانەیە هیندێک شۆن بەڵگە و دلیلەکە بەو شێوەیە بڵین بە پێستی خۆی پڕ بە پێستی نەبێت کە بڵین تۆ ئەو بەڵگە و دلیلان تێناوە فڵام ڕێکخراوەتی خستۆتە نێو لیستێکی تۆرۆریستیەوە بەڵام بەگشتی ئەو کردوانێکی زۆر ڕێکخراو کردویانەوە ئێستا لە لیستانە ئەمەشە بە یەک دوو ڕێکخراوی
ئەمریکای باشوور کرد بەڵام ئەوانە لە درێژایی مێژوو لە درێژایی تەمەنی خۆیان لانیکەم و ئێستا شەر ئەو کارە دەکەن و ئەوەش دەتوانێت بێتە بەڵگەیەکی باش بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانە لە دنیای دەرەوەدا یارنی خۆی وڵاتی خۆشیان دەتەری بخرێنەوە دروستە خەڵکیان لەگەڵە بام خۆڵ کە خەڵکە ئێمە هیچ ئامارگیرێکمان نەکرد بزانین خەڵک چەندیان لەگەڵە و ئەلانی کەم ئێمە ئەگەر حەول بدەین یا کۆمەڵگای نوێنێتەوەی حەول بدا کە ئەو ڕێکخراوانەی کە لەوانەیە خۆر ئەو ڕێکخراوە تەنیا نەبێ نێونەتی ئەو خەڵکە بکە شار ڕێکخراوی تریشە بن کە بتوانن یارمەتیوان بکەن بیان نەپێشە کە بتوانن ئەوان نێونراتێکەوە دەستەوە بگرن هەر بۆ نمونە دەبینین مەسەلەن لە تورکیا ئێمە لە کوردستان بەشی کوردیەکەی ئێمە دەبینین هێزەشی چەکداری وەک پێکەکەمان هەیە کە خەڵکێکی زۆری لەگەڵە خەڵکێکی زۆر بۆ درێژایی تەمەنی و حزب لەگەڵی کارکرد و بە نێونەری خۆی دەزانەوە هەمان کاتیژمە لە پرۆسی سیاسی ئەو وڵاتەشدا دەبینین حەزاب و لایەنی تریش پێکاتون وەک دێتەپە و ئێستا بێدەپە و حزبی ترکە ئەوانش بە شێوەی ئاستی خوازانە ینی کۆمەلگای نێونەتەوەیش دەهەوێ لەلایەکی تر بە قەراخستنی پێکەکە هاوکات مەسەلەن دەچێ یەکی وەک سەرۆک اوباما دەچێت لەگەڵ ئەحمەد تورکە نێونەری ئەو لایەدا دەنیژیان دان هەیە بە هاوکار لەگەڵ کە لایەنێک کە هیندێک کردەوەی خراپی کردو ئەڵبەتە من لەگەڵ نیم کە پێکەکە شایانی وەیە کە لەو لیستەدا بێ بەڵام فقط من مقایسە دەکەم کە کۆمەلگای نێونەتەوەی لە چ ڕوانگەیەک بۆ مەسەلەکە دەچێت کەوابوو هەر لە چوارچەوەی بەحسی ترۆر و لایەن ڕێکخراوی تۆرۆریستی و هوەکاری و ئەوانەدا بمێنینەوە مەسەلەن دەتوانم بۆ نمونە باسی ئێران بکەم مەسەلەن ئێران وڵاتێکە کە هێزێکی چەکداری زۆری هەیە چ لە هێزە چەکدارانە سپای پاسدارانە مەسەن سپای پاسداران بەهۆی نانەوەی سیاسەتی ترساندن و تۆقااندن و نارنەدەری ترۆر و شتی لە بابەتە ئێستا چۆتە نێو لیستی تۆریستیەوە ینی بەڵگە و دلیل و شەواهید هەیە کە سپای پاسدارانی کۆماری ئیسلامی یارمەتی زۆر لە ڕێکخراوی وەک تۆریستی و تون هاوژۆی لە عێراق و ئەفغانستاندا بوو کە خەڵکی وڵاتە و خەڵکانی بیانیش یادابنە قوربانی کاوە بوو هەر ئاوە لە خۆڕاژ نێکە و کارە بکەم بەڵام بێگومان لەوانەیە هیندێک شۆن ئەو بەڵگان و دەیلانێک دێنەوە بە ئەندازە کافی نەبێ هین دەجار بەرژەوەندیش دێتە کایەوە بەڵام بەگشتی لە جێ خۆیانن زۆر ئەو باسی دێتەکایەوە دەڵێن کە ڕێکخراوەکانی وەکو پارتی کرێکەکانی کوردستان و یاخود پژاک دەست بە شەکەدەن بەڵام لە هەمان کات ڕژیمەکانیش ئەوان چەکی سووکیان پێ بەڵام ئەمانە تانک و توپ و فڕۆکە بەکاردێنن و یاخود وڵاتانی دێن چەکی قرس بە وڵاتانە دەفرۆشن کە لە سەرنجام خەڵکی بێگونا لەوانێ پێ بکوشێت وخۆت ئەو گەرەلایەنە تو ئەمە چۆن دەبینی ئەم جۆرە سەودایە بەڵێ دیارەوەی کە کێشەی سەربەری وڵات ینی هەر وڵاتێک ئەندامی ڕێکخراوی تێگرتوەکانە بۆ خۆی هندێک سەربەری هەیە کە لە چوارچێوەی یاسای وڵاتی سنووری وڵاتی خۆیدا هەم بتوانێت دەستی بە کەرەسەی نظامی و شەڕکەری ڕابگات و بەداخەوە زۆر وڵات ئەو شتانە لە بەرچاو ناگرن هەر مەسەلەن مینی نەفەرکوش دەبینین کە زۆر وڵات سەرراوێکە یاسا و قانونێکی یەکجار زۆر بڵاو لە سەتای نێونەتەوەیدا لە ئارەدا بەڵام زۆر وڵات ئەو مینانە بە زۆر وڵاتی تر دەفرۆشن کە بەدایان هزار کەسی قوربانی لە کەوتۆتەوە هەر لەو ناوچەی خۆماندا یەکێک لەوانە ئێران و ئەوانە ماف و دەسەڵاتی ئەوان هەیە کە بۆ خۆیان کەرەسەی نظامی مسۆگەر بکەن و کە بتوانن دیفاع لە سنوورەکانی خۆیان بکەن و بەڵام دەبینین کە زۆربەی جاران ئەو کەرەسانەی کە بۆ دیفاع و بۆ بەرگری لە خەڵکی خۆیان کڕیانە بۆ کوشتنی خەڵکی خۆیان بەکاری دێنن ئەوە بداخەوە دەڵام دیسانیش بەرژەوەندی ئابووری زۆربەی وڵاتانیش وا هەڵدەگرێت کە زۆر جەر ئەو شتانە لە بەرچاو نەگرن کە ئەو کەرەسانە بۆچی کەڵکیان لێوەردەگیرە لە مەوریدی ئێراندا و بەتایبەتی لە مەوریدی ئێران و تورکیا کە بەڕۆڕووی هێزی چەکداری بوونەتەوە ئێمە دەبینین کە ئەو هێزانەی کە ئەم پێشتیش باسم ئاماژەم بۆ کرد کە ئەوە حاکمانن دەسەڵاتدارانە کەشەوەی خەبات دیاری دەکەن ئەگەر من دڵنیام لەوە کە ئەگەر هەم ڕژیمی تاران و هەمی ڕژیمی تورکیا خوازیاری چارەسەری کێشەی خەڵکی خۆیاندا بە کورد و بە تورک و بە حەڕەب و بە بەلوچەوە هەبێت من دڵنیام کە خەڵک پێی خۆش نەدەست بۆ چەک بەرێت و ئەوەش تاقیش کراوەتەوە کە ئێمە لە وەختی خۆیدا سەرەتای شۆڕش حاضر بووین کە چەک دابنین بە شەرتێکی کە بە شێوەیەکی یاسایی مافی کورد لە چوارچەوەی یاسای بنەڕەتیدا دیاری بکرێ و ئێستاش پێم وایە هەر بەو شێوەیە بەڵام بێگومان ئەوانە
هەروەک پێشتر باسم کرد نەتەنیا ڕێز لە مافی خەڵکی کە بخۆیان پیاویان نوێنەداتی دەکەن ناکەن بەڵکو مافی کوردیش لە بەرچاو ناگرن کەوا بوو کوردیش بۆ بەرگری و دیفاع لە خۆی هیچی پێنامێنێکە دەست بۆ چەک بەرێ بەڵام من ئەوەش پێم خۆشە زیاد بکەم کە چەلی وایە ئەو شەڕی چەکدارێش یا دەستبردن بۆ چەک هیندێجار مەجال بۆ لایەنێکی وەک سپای پاسداران کە لایەنێکی هەروەک ئاماژەم پێکرد بەهۆی ئەو کردوانی خساوتە لیستی تۆریستەوە مەجال زیاتردا کە باری ئەمنیەتی و جەوی ئەمنیەتی خودی ناوچەکەش زۆر زیاتر و خراپتر بکە وی کە دەبینین لە کوردستان هەر خودی ڕژێم لە دلیلێک لە بەهانەیەک دەگەڕێت کە بتوانێت ئەو جەوە خراپتر بکە بۆی کە بتوانێت بوونی خۆی لەوێ سەقامجیتر بکە و وەزەکە خراپتر بکات. زۆر کە کوشت کوشتاری لە کوردستان بۆ نمونە ڕوادادن وڵاتانی ڕۆژئاوا ڕخنالی دەگەێت کە دەست ناخەنە ناو ئەو کاروبارە گوایاڵێ ئەمە کاروباری ناوخۆیە بەڵام کە شتێک ڕوەدا وەکو مەسەڵەن ئەمڕۆ بینین لە سووریە لە لیبیە لە مەسر وڵاتانی ڕۆژاوا بە هاوپەیمانیوە ئەچن لەو شتێنە بەشداریەکان بەڵکو لە بینین لە بە جەنگی فڕۆکەی بەشداریەکان بۆ ئەم دوو جورە بۆ چوونە خاسملو شتێکی جوانی هەیە دەڵا کێشەی نەتەوەکان یا بڵین کێشەی کورد لە چوارچەوەی ئەو وڵاتانێکی تێدا بەشکراوە چیتر کێشەیەکی نیوخۆی ئەو سنوورانە نییە ئەسەن کێشەی مافی مرۆڤ پرسی مافی مرۆڤ ئیدی چیتر کێشەیەکی نیوخۆی وڵاتان نییەکەوە بڵێنەوە کێشەی نیوخۆی وڵاتی خۆمە و تۆ ناتوانانی دەستی وەردام بکەی ئێستا دەبینین کە لە زۆر وڵات یەکێک لەوانە ئێران بەهۆی پێشلکرانی مافی مرۆڤی خەڵکی خۆی دەبینین کە گەمارۆی لەسرە و لە زۆر وڵاتی تریش بە هەمان شێوە لە کوڕی باکوور و زۆر وڵاتانەکە بەهۆی لەبەر پێشلکردنی مافی خەڵکی خۆیان ئەوانە گەمارویان خستواتە سەرەوە لە زۆر وڵاتیش دەبینین کە بەهۆی قەیران یا بڵین کارەساتی مرۆڤایەتی دەوێدا وڵاتانی بیانی بە تایبەتی لە سەتی نەتەوە گرتوەکاندا ئەوانە دەستێوەدانیان کردەوە ئاخرین نمونەی هەر خودی لیبیە کە لە لیبی بەهۆی ئەو قەیرانە کە ئەو کارەساتەی کە حکوومەتی قەزافی دێهێنا ئاراوە کۆمەڵگەیانێتەوەی هەر لەو چوارچەوەدا بوو کە هێزی ڕەوانەی ئەو وڵاتە کردوە ئێستاش دەبینین کە بەڵام بەگشتی ئەوانە بەسراوەتەوە بەوەی کە مەجال لە سەتحی یا بڵێن لە ڕادەی ناوچە و نێونەتەوەیدا چەندە لەبار بێت لە لیبیدا دەمبینیمان کە لە سەتی نێونەتەوەیدا وڵاتانی وەک چین و رووسیا زۆر بەدژی ئەو هەنگاوە بوون بەڵام هاوکار لەگەڵەوە لەبەر هیندێک شتی تر ئەوانە هاتن چم ڕووداوەکان زۆر خێرا هاتنە ئاراوە ئەوانیش بیریان لەوە دەکردەوە کە لەوانەوە دەپێشە موافقەتیان کرد کە شتێکی ئاوەکرا لە موردی سووریەدا دەبینین کە شتەکە هەنگاوەکان زۆر هێمنتە دەستنە پێشێتم ئەو بەری ڕووداوەکان زۆر دیار نییە و هاوکار لەگەڵ وەش زۆر بەرژەوەندی زۆر وڵات لە گۆرەدا کە حاضر نینە ئەو شتێکە بەنسبەت لیبیەکرا بەنسبەت وانی بکرێت و دەبینین کە بەنسبەت ئێران و وڵاتانی تریشدا حینی شت هەیە کە ڕادەی دەسەڵات و توانایی ئەو وڵاتانەی کە بڕیاردەرن لەو ناوچەیە بەنسبەت ئەو وڵاتە و بەنسبەت ناوچەکە دەتوانێت زۆر کاریگەر لەسەرەوەی کە ئایا ئەو شێوە بۆ چوونە کە سنووری منە و تۆ مافت نییە دەستێوەردان لە کارباری مندا بکەی بچێتە پێشە کاکشەری دو پرسیارمە بە کورتی ئەگەر بێت و لە وڵاتانی کە کوردستان بەسەردا بەش کراوە ئازادی هەبی و ڕێگەیان بوو خۆش بکەن کە بەشداری بکەن لە پرۆسە ڕامیاریەکەدا ئایا ئامادەن بوو هەمیشە دەسەرچەک هەڵگرن و لەو پرۆسە ڕامیارەدا بەشداری بکەن من پێم وابێ یەک ئەوەی کە بۆ سەرەتا ئەگەر بێت و بەبەستێکی ئاوایان هەبێت پێشدا ئەوانە هەندێک نیەتی باشیان هەبیان نیەوە کە نیەتی باش نیشان بدەن کە لانێکەمە بەستیانەوەی کە کێشەی کورد لەو بەشە چارەسەر بکرێت مەسەلەن دەبینین ئێستا لە تورکیە 3 ساڵە باز لە چارەسەری کێشەی کورد دەکا بەڵام یەک هەنگاویش هەڵنەوێ هەڵنراوەتەوە یعنی لەبار یاسایەوە ئایا کورد بە چ زمانەتێک کۆپچیە کێشەی چەک دابنێ لە حاڵێکدا ئەوەی کە تا ئێستا کوتراوە هەمووی لەسەر هیچی لەسەر کاغەز نەبوو هەمووی بە لەفزی و بە شتێکی بەیانی بۆ کە هیچ احتمالی پێ ناکرێت ئێستا مەسەلەن دەبینین کە لە عێراقدا کورد لە چوارچەوەی یاسادا مافی خۆی هەیە بەڵام ئێستاش کە ئێستاە کە دەبینین ئەوانەی کە دەسەڵاتدارن لە ناوچە لە ناوەند ئێستاش ئیمانیان بە مافی کورد لەو چوارچەوەدانی و هاوکار لەگەڵەوەش زۆر حەول دەدەن کە ئەو شتێکە چەسپاوەش بە جوورێکی لی پاشگەز بنەوە کەوا بوو
ئێستاش دەبینی کە زۆر ناوچەی نادیار و جێگای کێشەیەکە هیچ وەک کەرکووک و دیالە و خانەقینوانە کە ئێستا شەر نەخەوتونە سەر خاچی کوردستان و ئەگەر بێت و کورد ئەگەر چی مافیشی هەیە حکوومەتی بڵین نیوە سەر بەخۆی خۆشی هەیە لەوێدا ئەگەر بێت و هێزی ئەوەی نەبێت کە داکۆچی لە ماف و ئەو مافانەیە کە ساڵهای ساڵخێنی بۆ داوە بێگومان ڕژیمی لە ناوەندیشەوە هەمیشە ئەو تەماعە هەیە کە جارێکی تر بەو شێوەیە کە پێشتر حکوومەتیان کرد و حکوومەتەکان ئیدامە بدەن کەوابوو ئەگەر دەست لە چەک هەڵگرتن من پێم وابێ هیچ کات منطقی نییە بەڵام ئەوەی کە تۆ کەی دەست بۆ چەک بەری و کەی بەکاری بێنی و هەمیشە بۆ مان و نەمانی خۆمان و بۆ بەرگری لە نیشتمانی خۆمان بۆ خەڵکی خۆمان پێویستیمان بە چەکەیە پێویستیمان بە وەک کەرەسێکی ئەمنیەتی دەنا ئێمە کورد قەت لە درێژای مێژووی نەبووە کە ئێمە هێرش بکەینە سەر خەڵکێکی تر سەر ناوەندی سەر شارێک کە سەر بەی خۆمان دەبێت هەمیشە بەرگریمان لە خۆمان کردو و ئەو مێژوونی شاینەوە لە درێژەشدا هەروە دەبێت. کاک شەریفێ بەهروز نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئیران لە ئەمریکا و کەنەدا زۆر سوپاس بۆ ڕەخساندنی ئەم داورفەتەوە و توشکردن لەگەڵمان. سپاس کاکزانی باش. بینەرانی خۆشەویستەوە بوو ئەڵلقەیەکی تر لە زنجیرە بەتوژەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و تا بەڕەوەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن.